من نەمەتوانی کوڕەکەم بخوێنێ لە جامیعەی ئەمریکی بەڵام لەو ساڵانەی 2013 قەراریان دەرکرد جامیعەی ئەمریکی کە ئەوەی 85 بەرەو نمرەکانی بێنی ئەتوانێت بخوێنێ بە بەلاش ئەمە پێشکەوتنێکی زۆر باش بوو هەم بۆ هەژارەکان هەم بۆ خودی جامیعەی ئەمریکی کە بتوانێت هەندێک تەلەبەی زیرەک و بتوانە بێنێتە ناو جامیعەکەیەوە جامیعەکەی دەوڵەمەندکە بەڕاستی ئەمە جێگەی شفق و شانازیە بۆ ئەو مامۆستا بەڕێزانە ئەمەش بۆ ئێمە بوو ماهای دڵخۆشیەک کە خەڵکی سلێمانی و لەوانەیە بڵێن کەسێکی لە دوان لە توانای ئەوەمان نەبێت کە کوڕەکەمان لێرە بخوێنێ بەڵام ئەمە بۆ ئێمە بۆ خەوێک کە هاتە دی زۆر سپاس بۆ ئێوە کەوا پشت و پەنای هەژاران بن و دڵی ئێمەش و خانەوادەی ئێمەش و بنەماڵەکەی ئێمەش و باوکو دایکی ئێمەتان خۆش کرد کە کوڕەکەی من ئەوە 5 ساڵ و نیە بە بەلاش خوێنە بێ ئەوە 1 دینارم دابێ زۆر سپاس بۆ ئێوەی سپاسی هەموو لایەکتانەکە